لهمو إسلاما تنها بنيو آيات لسورة النساء لنيو آيات باسي فرجني كراوة أويش بابتي فرجنينيا بابتي كساني لاوازي ناو كۆمەڵگایە و کەسانێکەوە بێسەرپەرشتن و کەسی بڵێن سەنەدیان نەماوە باوکیان نەماوە لە فەرمودەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نابینی شتێک نابینی فەرمودەیەک کە هانی فرژنی دابێت لە ئیسلامە فرژنی ئەسڵ نییە تاک ژنی ئەسڵە واتە ژنێک و پیاوێک بەڵام فرژنی کاتی ناکاتی ناجۆرەکانی ناو کۆمەڵگا کاتی خێزان تووشی هەندێک مەشاکیلە بێ خۆی گەورە ئەو دەرگایی دانەخستووە بە حەڵاڵی هێشتوێتەوە حەڵاڵە بۆ هەندێ حاڵەت کە ڕووەدا ئەگەر بێت ئێمە سەیری مجتەمەعەکان بکەین هەموو مجتەمەعە دیندار و بێدین باشە لە کۆن و تازە بە درێژایی مێژوو ئەم حاڵەتە هەبووە کە پیاوێک هەیە بە حەڵاڵ یا بە حرام هەوڵی یاوە کە زیاتر لەگەڵ لە ژنێک زیاترا بێت ئەمەش حقیقەتێکە ینی وەکو نەفسی بەشەری خۆی گەورە هەر لە سورة النساء فەرمێ زویینە للناس حب الشهوات من النساء لای پیاوان ئەم شەهوەتە زاڵە شەهوەتی خۆشەویستی و بوونیان لەگەڵ ژنانە زاڵە بەسەریانە ئەم زویینە بە مەبنی للمەجهولە واتە کێتە زینی کردووە باشە ئەمە زانایان قسەی زۆریان لەسەر هەیە بەڵام قەولی ڕاجحەوەیە کە هەر کەسێک خۆیدا بەدەست بڵێن شەهەواتیەوە مەبەستمانەوە کەسانێک کە پێویستیان پێێتی باشە ئەوە بێگومان محاولاکەن کە لەگەڵ زیاتر لە ژنێکا بن ئیسلام ڕێگەی دا و تەنزیمی کردووە لە قورئانە تەنها مەرجێکدانرا ئەوش چییە بریتیە لە مەرجی عەدالەت عەدالەتیش ئەوەی کەوە مەسەڵ ناو خەڵکا باوە بەو شێوەیە نییە خەڵک یعنی خۆی وا تەفسیری کردووە ئەجنا ئێمە ئەگەر بێنە سەر مەقاسیدی ئیسلام لە زەواجە کەسێک کاتێکەوە ماڵێک پێکەێنێ پێویستە مەوەدە ڕەحمە سەکەن یعنی چی؟ یعنی ئەو ژنە یەکەمە یا دووەمە یا سێەمە پێویستە هەست بە ئارامی دەرونی بکە لە ماڵەکە پێویستە ماڵەکەی ئارامی بێت نەکۆکو ئێستا مەسەڵەن بۆ هێنانی ژنی دووەم و سێم و ئەمانە ژنی یەکەمیان زوو خاوەسکەکەن و ناڕەحەت یەکەن و ئەوە یەکەن تا ژنی دووەمیان ژنی یەکەم ئیهمالەکەن ماڵەکانی ئیهمالەکەن بەردەوام خەریکی گریان و ناڕەحەتوانێ ئەبێ ئەم سەکەنە تێک نەدرێ ئەم ژنە هەست بە ئارامی بکات لەم ماڵەی خۆی خۆشتری دەست نەکەوێ ئەمە یەک دووهەم لە دڵی پیاوەکە مەقامی ئەم ژنە پارێزراو بێ بتوانێت خۆشەویستیان باتێ بتوانێت سۆزیان باتێ باشە اینجا لە کاتی ناڕەحەتی و نەخۆشینەکان و ڕەحمە بەزەی پێویستە لە بینی ژن و پیاوەکە هەبێت کەواتە ئەم مەقاسیدانە لە خێزانە پێک هات ئەو کاتە ژنەکە ماڵی خۆی هەیە لەو ماڵی خۆی خۆشتری دەست ناکەوێ خۆشە بۆ چونکە ئارامی و مەحەبە و ڕەحمە مەوەدەی تایە لە کاتێکی شاکەوە شتێک ڕۆدا نەبوونی مناڵە خۆ گوناحەم باوکە بێبەشکەی لە هەستی باوکایەتی باشە ئەو کاتە بەخوای گەورە مەجالی داوە زوڵم لەم ناکە بەڵام خۆ نابێت زوڵمیش لە پیاوەکە بکرێ و هەستی باوکایەتی نەبینێ باشە ئەمە نەبوونی مناڵ حاڵەتی تر ڕووەدا ئەم ئافرەتە وەکو بڵێ نیازێکی بە پیاو نەماوە هەیە حاڵەتی وا لە ناو ژنانە ڕووەدا پیاوەکە بەو شێوە نییە ئەم ژنە ماڵی خۆی لە تێک ناچێ سەکەن و مەوەدە و سێبەری خۆی لە تێک ناچێ بەڵام پیاوەکەش پێویستە و لە هێنانی پڕکاتەوە باشە ئێخۆ ئەمەش بۆ ژنیش بە هەمان شێوەیە ژنێک هەست بەم مەحەبەنەکە هەست بە ڕەحمەنەکە ماڵەکەی سەکەن نەبێ ئەتوانێت ئیسلام مەجای ئەمیشی داوە خولع بکە و چه زەواجێکی کە بکە تۆ سەیری دڵی خۆت بکە من سەیری دڵی خۆمەکەم هەموو ئافرەتێک ناتوانێت بەدڵ ڕازی بێت بەدڵ یعنی پێ خۆش نییە باشە بەڵام حاڵەتی ناچاری هەیە کە ژنەکە نایەوێ لی تێک بچێ ماڵی خۆی خۆشەوێ مردی خۆی خۆشەوێ دەست بەسەر ماڵم ناڵی ئاگرێ و مەگەر لەم حاڵەتە مەسەن ڕازیە پیاوەکە ژنی کە بێنە لەبەرەوە
يعني ئیسلام ئەو مەجالی هێشتۆتۆ مەجالێکە حەڵالە بۆ پیاو ئەتوانێ بیهێنێ ناکرێ باسی عیبی ژنەکەی بکات باشە چونکە پۆشەرە بۆ عیبی ژنەکەی بیهێنێ بەڵام ژنەکە پێی ڕازی نەبوو پێی هەڵنەگیرا توانێت لەو ژیانە بچێتە دەرەوە یا پێشی ڕازیە دانیشێ و دەست بەسەر ماڵ و مناڵی خۆیاگرێ پیاو نابێت یعنی پیاو زاڵمە ئەگەر لە خۆڕایی سەکەن و ماڵ و ئارامی و خۆشەویستی لە ژنێک بگرێتەوە کە هەموو ژیانی پێداوە خۆی لە ئیسلامە وەصفی کەسانێک کراوە کە نهی نفسی خۆیانەکەن لە ئارەزوو ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى جنت بەهشت بۆ چیە لای قیامەت ئەو کەسەیەکەوە هەوا و ئارەزوی خۆی کۆنتترۆڵەکە واتە شوێن هەوا و ئارەزوی ناکەوێت جگەلەوە هەر لە ئیسلامیشە داوا کراوە لە پیاوان کاتێک کە ژنی خۆشەویستیان بۆ ژنێک نامێنێ ئەفەرمێ وعسى أن فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا خوا خەیاڵی پیاوەکە ڕاکێشە بۆ یەک ئەگەر خۆشەویستی شت نییە بۆ ئەم ژنایانت ماوە ئاگاو لەوە بێ لەوانەیە خوای گەورە پڕیکا لە خێر ئەو خێزانە بۆتە ئەمە پەروەردەیەکی نەفسی و تربەویە کە خوای گەورە ئیکا بۆ پیاوان کە یەکەم واز لە ئارەزوو بێنن ئارەزوو بازی بێنن لەبەر ئارەزوو نەبێ دەست بگرن بەسەر ئەو ماڵ و خێزانیانە با خۆشەویستیشی بۆی نەبێ بۆچی چونکە لەوانەیە خوای گەورە ئەگەر ئەم نەهیلن نەفسی خۆی کردە چون بە دوای ئارەزوەکانە خوای گەورە ئەو خێزانی بۆ پڕاکا لە خێر ئەمە وای لێکات مادەم سێری ژنەکەیەکە ئەم ژنە مایە خێرە بۆ ئەم مای بەرەکەتە بۆ ئەم وردەوردە خۆشەویستەکەی بۆ دروستە بێتەوە چاوەڕێ خێرەکە و ماڵەکەی خۆی تێکنایە کاتێ لە ئیسلامە نەفس بەرەڵانەکراوە بۆ ئارەزوو نابێ بەرەڵایشی بکەی کەسێک ئازایە کە نەفسی خۆی کۆنتترۆل بکە ئەو کەسانێکەوە بە دوای هەوا و ئارەزووی خۆیان ئاگەڕێن تەنها لەبەرخەوە هەوا و ئارەزووی خۆیان مناڵیان تووشی ناڕەحەتیەکەن ژنیان تووشی ناڕەحەتیەکەنەوەی لە ئیسلامە بێزراونەوە کەسانە لە قیامەتیشا بە تەئکید پاداشتیان نابێ بەڵکو لەوانەیە لۆمی زۆر زۆریش بکرێن و سزایشیان بدرێ لەسەرەوەی کە زوڵمیان ئەگەر لە خێزان و لە مناڵەکانیان کرد پێویست بە تەوعیەکە واتە ئاگادارکردنەوەی خەڵکی بنووسین بە وتار کە ئەم نمونانە هیچی ڕاست نین ئیسلام ئەمەیەوێ ئاوای ئەوێ خەڵک بترسێنی لە عاقبەت لە سەرنجامی ناعەدالەتی باشە خەڵک ڕابکێشی بۆ لای ئەهدافەکان بڵێن ئامانجەکانی دروستبوونی خێزان لە ئیسلامە چییە؟ خەڵک نائارامە لە دەرەوە ماڵە بێ ئارامیان کاتەوە خەڵک بێتاقەتە لە دەرەوە ئەبێ لە ماڵۆ تاقەت و توانای بۆ بێتەوە بتوانێت لە کۆمەلگایش بکە خەڵک ئەگەر خەڵک بێ ڕەحمە بەرامبەری لە ماڵۆ کەسێکە بێ مەوەدە و ڕەحمە و خۆشەویستی هەموو شتێکی باتێ ئەم ئەهدافی زەواجە ئەی ئەگەر خێزانێک ئەمەیتیانە بوو کە ئێستا زۆربەی زۆری خێزانەکان ئەمەیتیانە ماوە پیاوان هەڵەسن و دانیشن وەکو چەکی دەستیان بەرامبەر بە ژنەکەم کەلی ماڵێنەوە ژنێنم ئیسلام بۆی حەڵال کردم ئاوا ئەمانە خۆشی ناو خێزانەکانی نەهێشتووە